حکوومەتی هەرێم 46 ملیار و 524 ملیۆن دیناری تەرخان کردووە بۆ تەواوکردنی قوتابخانە تەواو نەکراوەکان. ڕایکردنی ئەو مامەڵانە پێم وابێت لە وەزارەتی پلاندانان بوو، ئەوەندەی من ئاگام لێبوو لە کۆتاییە، باوەی کە بچێتە بواری جێبەجێکردنەوە قوتابخانەی لەم سنوورەشتیە کە لە زمانی ئەولەویەتە بۆ تەواو. ئێمە لە هەرێمی کوردستان 1900 بینامان 1900 قوتابخانەمان دووداوی. هەر لەو ڕقەمەکە جا شتێکەم شتێزیە زۆر بە دەقیقی لەسەر حساب مەکەن، چونکەوە لە سیستمەکە هەیە ئێمە دوتوانین دەریکەین. 100 و شتێک بیناش سێداوامێ، 100 و شتێک قوتابخانە نەک بینە. واتە ئەو عەدەدەیە، بەڵام بەشی هەرە زۆری یەکداوامیە. زیاتر لە 4000 قوتابخانە یەکداوامیە. وەڵاهی جەحەرەوەی کە بۆم باس کردی، جەناب بە حساباتی خۆت بکە، ئەگەر ئێمە 1900 داواممان یعنی دوو داوامی بێ، کابێ بۆ ئەوەی کە بیکەینە یەکداوامی پێویستمان بە 1900 قوتابخانە. پرۆژەمان کردو و ئازانم هەفتەی ڕابردووش بوو کۆبوونەوەیەکمان کرد. کارۆخ کە لێرەوە ساوە خۆی لە پشتەوە لە کۆبوونەوەکە بەشدار بووە. ئەوە مێنێتەوە مەتروکە بۆ دراسەکردن لەلایەنی معنی لە دیوانی ئەنجومەنی وەزیران. هەم بێ من پێویست نەکە هەموو ناوەڕۆکی پرۆژەکە لێرە باسی هەتا وەکو دراسە نەکرێ مناقەشە.